ڕۆژ دوای ڕۆژ لە مانگی پیرۆزی ڕەمەزان نزیکتر دەبینەوە. ئەوەی کە هەیە گرانی نرخی بازار و کەلوپەلەکانە. دەمانەوێت لێرەدا نرخی بازار و دۆخی هاوڵاتیان لەگەڵ نرخەکان بزانین. ئەگەر نیوانی و هاتۆتە سەری درۆینی هەیە زیاترش وەک زەیتوانە کۆمەڵە شتێ زیاتر هاتۆتە سەری. هەنێکی ئەگەڕێتەوە بۆ دۆلار یعنی نرخی دۆلار بەرز بوونەوە بەرامبەر دیناری عێراقی هەنێکشی تاجرەکان خۆیان یعنی هینیەکەن گرانیان کردو لە جێی خۆی. داواکاریمان لە حکوومەتەیە ینی ڕقابە بخاتە سەرم بازارەوە ینی بازار گرانە بە عام گرانە هەموو بازار گرانە لە ساڵحی فەقیرانیە كداران بهشتا دشتا كان بسطوا هشتا الناس يعني سطا فرق يعني انا بسيوش خرش فقيش بروك اشكال اويكا مثلا بجيش هنا براسي باورنا كان بتواني روجانا او شتي بي سي دي بريكات بيشتر تۆ بای ئەگەر 100,000 بکڕە لەوانەیە پیکابێکت مەبەستمان پیکابێکت فول کردە بەس ئیسا هەدوو عەلاگا کڕی 150,000 ئێوەرەخە کاگە لێرەوە 145 و یعنی نازان بازارەکە هەر بە یەکجار ئەوە خۆتان ئاگاتان لێیە بازار سفر يعني ئەوماڵی کردێ حکومەت دەست بخاتە سەری چارەسەری لەبەر قسە بکەن لەگەڵ تاجرەکان هەموو يعني تاجرەکان مەگەر ئەو شتە ئەستەغانە کە بڵێ سەر ڕەمەزانە شتی ئەرزان نەماوە وایسە دوکاندار ئێستێ من لزنە ئەسوڕێتەوە ئەڵێ بزەیت بدەیت بە دوو تو بە 35 دلار زەیت یەکلتی دەکڕیە کات 51 دلار 52,000 2600 دینارەکەی ناو کارتۆنەکەی ئایا تۆ چۆن دەتوانیت بدەیت بە 2500 لەبەی 100 دینار زەرەرەکەی لە کارتۆنەکەی کارتۆنەکە 2000 دینار بێ لە مەساریفی دوکان بێ لە کری دوکان بێ لە کری مۆلیدا بێ لە هەموو مەساریفەکان چوار ناوچێ چوار دەتە قەرزار بوون لە پڕێکا کردە 120 بوو کردە 145 کش وەرەقەی وەرە ئیسا سێ وەرەقم داهاتە کابراوی کۆ قەرزارم یەک وەرەقێک و 15 دەرەکە 45,000 سێ وەرەقە ئێمە ڕاستەوە ئەکرێ لەو ملەتە. پەسەندکردنی بودجە کاریگەری لەسەر بازارەکان نەبوو بەرزبوونەوەی نرخەکان لە ئاستی خۆیان داماونەتەوە و گەورەترین زەرمەندی ئەم دۆخەش هاوڵاتیە. کارۆن محەممەد کورساد نیوز کەرکووک.